إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم، یەکێک لەو صیفەتانەی کە ئینسانی موسڵمان زەڕوورەتیایە بێ و کەمترین ڕێژە باس کراوە بریتیە لە صیفەتی خۆگێلکردن. لە زمانی عەرەبیە ئەم صیفەتە پێوترێ التەغافل، واتە خۆغافڵکردن. التەغافل یا خۆگێلکردن لە قورئانی پیرۆزە ڕەب العالەمین لە قسەی سەیدنا یوسف بۆی باس کردوین. براکانی هاتنە لای یوسف کاتێک کە یوسف قەراری دا سواعی مەلیک و ئەو شتەی کە مەلیک پێوانەی پێ ئەکا بیخاتە ناو کەلوپەلی براکانیەوە و یەکێک لە براکانی کاتێک کە دەریان هێنا و بینیان براکان کە سێریان کرد ئەمە دزی کردووە لە بەرامبەر یوسفا وتیان ئن یەسرق فقد سرق أخ له من قبل، ئەگەر ئەمە دزی کردبێ پێشتر براکەشی دز بووە، واتە یوسف عەلەیهی السەلام براکەشی پێشتر دزی کردووە. یوسف عەلەیهی السەلام ئەم قسەی زۆر پێ ناڕەحەت بوو. فأسرها يوسف في نفسه ولم يبدها لهم. يوسف ئەمەی لە سنگی خۆیان شاردەوە و دەری نەبڕی. لە ناخی خۆیان وتی ئەنتم شەڕ مەکانە، ئێوە خراپتر کارتان کردووە یا پلەتان خراپترە لەوە. والله أعلم بما تصفون، بس خوا خوي أزاني كأم قصي أي كانوا ألن براكي دزب ولا بيشترا رازنا كان لم قصيتانا بلام أم كلمة يدر نبري لدلي خويا هشتيو. أما بي أوتري التغافل، بي أوتري خو غافل كردن، خو جيل كردن لموضوعك لو كاتا أتوي دري بريتو برام بركات بشكينيتو بلام نايشكينيتو الرأي أجري. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم جارێکیان نهێنیکی لە یەکێ لە خێزانەکانی درکان، ئەم خێزانەش چوو باسی کرد. ڕەب العالەمین وەحی بۆ نار کە باسی کردووە. هەموو وردەکاریەکانی ئەزانی، ئەیزانی چیان وتووە، چۆنی کەشف کردووە، بەڵام کاتێک کەوا ویستی سەرکۆنەی کات و ڕایگر بەرامبەر بەخۆی فرموي رب العالمين أفرمي عرف بعضه وأعرض عن بعض. بوي زور شهر مزار نبي لبردميا بري للنهاية كان ككشفي كردو باسي كرد بركيتري باز نكرد، خوي لبركيتري جيل كرد باسي نكرد، تنها بوي هستي بران بركي نشكي. علماء زور باسي أميان كردو. معاوية كري أبو سفيان طبعا چەند کەسێک هەبوون
لەناو عەرەبە پیان وتون عاقڵترین کەسەکانی زمانی خۆیان یەکێک لەوانە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ عەقڵ سێ بەشە ئەکرێتە سێ بەش بەشێکی بریتە لە زیرەکی ئینسان دوو بەشی بریتە لە خۆگێڵکردنی ئینسان واتە ئینسانە خۆی گێلەکە مەسەلەی خۆگێڵکردن ئەثەرێکی زۆر گەورەی لەسەر پەروەردە هەیە پەروەردە ئەو ئینسانەی کە صیفاتی ئەوەندە بەرزە هەندێ جار خۆی گێل ئەکا لە هەندێ مەواضع زۆر گەورە ئەبێ قەدری ئیمامی غەزالی ئەفەرمێ ستر العيوب والتجاهل والتغافل عنها شيمة أهل الدين یەکێ لە ئەخلاقە بەرزەکانی ئەهلی دین بریتێ لەوەی عیبەی خەڵکدا ئەشارن لە هەندێشت خۆیان جاهیلەکەن کە ئەنەما نازانن گوێ خۆیان کاس و کڕەکەن لە هەندێ بابەتە خۆیان گێلەکەن التغافل ئیمام جعفەری صادق ئەفەرمێ ئەگەر ئەتانەوێ تەقدیراتان بەرز بێ ئەفەرمێ عەظموا ئەقدارەکم بالتغافل قەدەری خۆتان ڕێزی خۆتان قەدری خۆتان گەورە بکەن و تەعظیم بکەن بالتغافل بەهۆی ئەوەی کە خۆتان غافڵ ئەکەن یا خۆتان گێل ئەکەن لە هەندێ مەواضیع ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئەگەر بێت و ئەخلاقی بەرز بکەیتە نۆ بەش بیکەیتە دە بەش نۆ بەشی ڕێکیان لەوایە کە ئینسان خۆی گێلکە تەسەورکە نۆ بەشی لەوەیە کە خۆت گێل بکەیت چاو بپۆشی ئیمامی شافعی ئەفەرمێ کەیسی عاقل ئەو کەسەی کە زۆر زیرەکە زۆر عاقڵە زیرەکی بەچی بەدەستێ بە فەتینە و وریایی ئینسان بەڵام عاقڵی بە خۆ گێلکردن بەدەست دێ ئیمامی شافعی وافر ابن الجوزی ئەفەرمێ ئینسان کە خۆی گێلکە لە زەلاتی خەڵک و لادانی خەڵک یەکێکە لە گەورەترین و ئەخلاقە بەرزەکان گەورەترین ناو ئەخلاقە بەرزەکانی ئینسان ئینسانەکان هەمویان لە ڕێلا ئەدەن ئەکەون تووشی گوناهە بن دەی ئەفەرمێ ئەگەر کەسێک بینیتان هەمیشە بە دوای عیبەی خەڵکەوە ئەڕۆشت و خۆی گێل نەئەکرد لە عیبەی خەڵک هەر خەتیئەیەکی بینی هەمیشە بە دوایە ئەڕۆشت ئەفەرمێت تەعیبە و ئەتعەبە هەم خۆشی مانوو ئەبێ هەم خەڵکیش مانوو ئەکات و ئیزعاجەکە ئەفەرمێ عاقڵی زیرەک ئەو کەسەیە کە ناچێ بنیشێ بە هەرچی سەغیرە و کەبیرەی خەڵکەوەیە و ئەوانەی کە لە بەردەستیان ناوەڵڵا زۆر گەورەتر لەمە مامەڵایکە بۆیە ئیبن جەوزی بەغدادی ئەفەرمێ ئینسان لەگەڵ ئەهلی خۆیە لەگەڵ ئەولادی خۆیە لەگەڵ خۆشەویستانیە لەگەڵ ئەو کەسانەی کە هاوڵینی لەگەڵ ئەو کەسانەی کە ڕەفیقی ژیانینی ئەگەر خۆی گێل نەکە مەجالیسی ئەو بە کەڵکی دانیشتن نایە ئەبێ خۆی گێلکە لە زۆرێک لەو سیفەتانەی کە ڕوو ئەدەن و ئەو هەڵایانەی کە دۆستەکانی بەرامبەری ئەکەن زۆر گرنگە ئینسان لە حیاتی خۆیە هەر یەکێک لە ئێمە مەسئولە و مەسئول عن ڕەعیەتی لەگەڵ خێزانە لەگەڵ مناڵە ڕەفیق لەگەڵ ڕەفیقە صاحب دوکانێک لەگەڵ شاگردەکانیە ئەم بابەتی تەغافل و خۆگێلکردنە لەو ئەخلاق و لەو هەڵانەی کە دروست ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ و بیکاتە صیفەتێ لە خۆیە مسلمان خۆی گێل نییە هەموو شتێک ئەزانێ فەتین و زیرەکە بەڵام لە زۆرێک لەو شتانە خۆی گێل ئەکات و خۆی لا ئەدا لە پێناوی پەروەردەیەکی صحیح و دروست بۆ بەرامبەرەکانی بۆیە عەزیزانم باوکی بەڕێز هەر شتێکە لە مناڵەکە بینی دایمەگرەوە بە ڕەخنە بڕێجار خۆت گێلکە لەو شتانێک کە ئەیبینی یان هاوسەری بەڕێز هەرچی و لە خێزانەکە و بینی ورد و درژ بەنیشە پێوەی دەبڕێکی چاوپۆشی لێ بکە بڕێکی خۆت گێل بکە ئەوەی کە لە ئەخلاقی بەرز عولەما ئەفەرمون ئەگەر ئینسان خۆی گێل کرد دووشتی زۆر گەورەی دەسەکەوێت یەکەم مەجال بە خۆی ئەدا کە بیر کاتەوە مەجال ئەدا بە فکری خۆی یەکسەر قسە ناکە یەکسەر هەڵ ناچێ یەکسەر تووڕە نابێ
یەکسەر ڕەخنە ناگرێ ئەوەستێ بیرەکاتەوە بەهۆی بیرکردنەکەیەوە دەواازە ئەکاتەوە بۆ عەقڵی خۆی مۆڵەت ئەدا بە عەقڵی خۆی تا زیاتر بیرکاتەوە چارەسەری کێشەکانی بکە. دوو ئەو کەسەی کە خۆت گێل ئەەکەی لە حەقیە مۆڵەتی ئەدەیتێ بۆ چاکردن. ئەی تەسەورکەن ڕەب العالەمین هەموو شتێکی ئێمە ئەزانێ هەر مۆڵەتمان ئەداتێ. گوناهی یەکەم ئەکەین مۆڵەتمان ئەداتێ، دووەم ئەکەین مۆڵەتمان ئەداتێ، کورە هەزارەمین ئەکەین مۆڵەتمان ئەداتێ. واللهی ئینسان شەرمەزارە بێ لە بەردەم ڕەب العالەمینە بیر ئەکاتەوە لە عمری خۆیە ئەم هەموو کۆڵە گوناهی کردووە، ئەویش هەر عەفوی کردووە، هەر شاردوێتیەوە، هەر مەجالی داوە لەعەل لە ڕۆژێ لە ڕۆژان تەوبە بکات و بگەڕێتەوە. بۆیە تۆ ئەم سیفەتت دەست ئەکەوێت لە خۆ گێلکردنە. کاتێک کە خۆت گێل کرد مۆڵەت ئەدەی بە مناڵەکەت، بە خێزانەکەت، بە دۆستەکەت، هەتاوکو هەڵسێتەوە، دروست بێتەوە، چاک بێتەوە. ئەم سیفەتە سیفەتێکی زۆر گەورەیە. کەمترین ڕێژە باسمان کردووە مامۆسایانی ئاینی کە زەڕورە ئێمەی موسڵمان وا نەزانین ئەجر وەرناگرین. تۆ ئەجر وەرئەگری لەسەر ئەوەی کە خۆت غافڵەکەیت و خۆت گێلەکەی، چونکە هەدەفت هەیە تۆ لە ژیانە، کە تووڕە بووی و قسەت کرد هەدەفە هەیە، کە وەستای هەر هەدەفت هەیە. بۆیە عولەما ئەفەرمون لە دووشتا تۆ خۆت گێل ناکەیت و قسە ئەکەیت و ئەوەستی. ئەگەر زانیت فەرزێ لە فەرزەکانی خوا لە مناڵەکەتە لە خێزانتە فەرامۆش کرا، نابێ بڵێ با خۆم گێلکەم، ئەبێ ڕایگری چاکی کەی چکە و فەرزی خوایە. ئەفەرمێ دوو ئەگەر مافی خەڵکی پێشێل کرد ئەبێ ڕایگری، نەیەڵی مافی خەڵک پێشێلکە، چکە ئەلەویات تەغافل دەور نابینێ. تەغافل بۆ کەسێکە کە یا مافی تۆی خواردووە یان ئەوە تا مافی خوای خواردووە، تۆ خۆتی لێگێلەکەی تا خۆی چاکە. بەڵام لە حەقەکانی خوایە جەلە جەلالوهو ئینسانی موسڵمان توندە. کاتێک کە حەقی خوا پێشێل ئەکرێ کە ئەبینێ ڕەب العالەمین فەرزێکی داناوە لەسەر مناڵەکەی، واجبە ئەمیش مناڵەکەی پەروەردەکا لەسەری. نابێ لەسەر ئەمە بڵێ وەڵا با خۆم گێلکەم نوێژی نەکرد مناڵەکەم، وأمر أهلك بالصلاة واصطبر عليها. یان کاتێک کە مناڵەکەت مافی کەسێکی خوارد بڵێ خۆی لێگێلەکەم، یا دزیەکی کرد بڵێ خۆی لێگێلەکەم، ئەوە ئەخلاقی تێکەدا. لە غەیری ئەم دوانە لە هەموو شتەکانی ترا کایەکانی ترا زۆر پێویستە ئینسانی موسڵمان لە زۆرێک لەو هەڵانەی کە ئەیبینێ چاوی بنووقێنێ، دڵی داخە، زمانی ڕاگرێ. ئەگەر زۆریش ناڕەحەت بوو وەکو یوسف عەلەیه السەلام لەبەر خۆیەوە لە دڵی خۆیەوە قسەیەکیشی کرد، بە زمان نەیڵێ تووڕەیی و غەزەب و قینەکەی بخواتەوە. ئەمە صیفەتێکی بەرزی ئینسانی موسڵمانە کە پێی دروست ئەبێ، پێی گەورە ئەبێ. خوای گیان ئێمە تەنها لەبەر خاتری تۆ لەم ڕۆژەیە کۆبووینەوە. یا ئیلاهی هانای زەلیلی و فەقیری و گوناهباری خۆمان بۆ لای تۆ هێناوە، عەفو و ڕەحمەت و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە. یا ئیلاهی بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان ڕۆشن کەرەوە یا ڕەب العالەمین. خوای بمانگێڕە لەو موسڵمانانەی کە بە ئەخلاقی بەرزەوە ژیان گوزەر ئەکەن یا ڕەب العالەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، بە کەڕەمی خۆت، ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆت بەسەر ئەم مەجلیسا ببارێنە. دوعاکانمان گیراکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته.
فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام يوجد صفة فربرزكا إنسان مسلماني أنا نك فرو عيب عارو خلقي وينو يا أنك إني تشردشنا وبروردشا إنا سرو إلي وش جيل كروتشنشا وجيل كردي ينجى صفة برزكا إنسانا إما فريمة هني شني جنش شني زاروليش دائما هر خرابي وجوينا نيشوش بو وازشن نمارو عزيتو جنو زارولو دورو بريش قرمون ناراحتي شاكرون قولانا وينو قورا وينو سرو قرچيوي محاسبش دس بنكرو قسي كرو سرو قرچيوي ورده كارش سرمي دورو بركة تمنى كرا 1 دقيقة نويناش زارولي حزم كرا تاتيو وينا دائما سرزن الشاكر خزانيش بهمان چشن اما فرا ضرورة تماشو سيرته وشويسي ما كرمي صلى الله عليه وسلم مشركي قريشي بنجواتين مذمم يعني زمكريا انجا قسيتش بنواتين ولعنتي تشكريني ون اصحابي نشا فرن بناوج ما كيتش انا بين شهر سري وشا نبي نتابيني وشويس ما وش تيني جيل كري قسيش بنواتين جواب نايو زاناج الرفيقة كيشو صحابة كيفرنا راحتين فرماواش ألا تعجبون كيف يصرف الله عني شتم قريش ولعنهم تماشا ما كردي سرتا صرون من أخواتني دجمانك قريشي ولعنتك عايشة جمن دوري وستينيو جمن شالامو ماشا يا رسول الله صلى الله عليه وسلم شني جتو شالامو أنا قصير بنا ماتا فرمواج آي قسيمة تابا مذممي آي قسيمة تابا لعنتك راجا مذممي خو من مذممني أنا من محمدنا فربا أساني ورجر في غمر أخوي صلى الله عليه وسلم فرموا إن ينجى خصلتك وشويسي كوجل كري شقصة عمرو كرو عاصي كسي وقسي وخرابش بتاتجوات حج وش تقنا ما يبنش عواد واتشا تو شني قبول الكراكس قسي خرابه واتشو بتاتل ما شو بتاتو من جوات توتا من تاتم قد توتا نبيا كلمة وغلط جواته تبيو عقل بزاني شني دانايتي كرو ينجى عقل قورتين عقلك عربي علماء فرموان شا تغافلوا ويجيل كرده يعني شيش فرموان شا تشمقو جنايا والنجمار دي خرابه وراوريته حقر دي قصر شو انا شا خراب كر هم دل ولنا راحت كي هم ايشي ازعاج كري ما شا خرابترين اكسه راوتشي خرابان دائما هر خرابي وجدين تقني شوش بو جفرو خرابك اشو والجيل كري انا متى يجيوي حتى وشوي اسمه كاتك خلقي وغلط كري يكسرنني شيبو باسش كرو جاربار وتاري وانا ركي شاكري و جاربار دمو تشمي شيرين وجوانش كشي قرج بي قسينا كري فرو قردي مارو ورا ورشنا فرماوان شاعر ليس الغبي بسيد في قومه كسي جيل بحياتش مبو بس سيدو قورو قومكش بلام هرش كس ويش جيل كرو هميشه بيان بس سيدو قورو قومكش كما سلي ويجيل كردي يونج صفة برزكا إنسان مسلماني كأشم مرزي ورسرش وشوي سكام إما أرو قرد ما بيو هرمانا كرمي وكار كرمي وإنسان بس ابن خلدون فرماو مدني بطبعه متى مبابي يكتري مكريو ما جيان ملو الراوة دي چني يكتري أشم تشمبوشي فرفرة كرمي جفرو تشيوي تشما بوش مي وما جيل كرمي زانمي مسلمان مي وريين مي كسي وقسي وكرو لا ري ورملو قرد ما حاليبو بلام چني آني فرو صفات خرابة كان وما جيل كرمي وچما ما قوجن مي ورو آني إي كسكا مجالي وجدي مي جيلو وويش ما بي وما قدر وما نوزن ميروار هر يوجا إيما آرونا
چەنی زارۆڵەکە چەنی خێزان چەنی دەوروبەریش هەرمانش پینەیە هەنە هەم دڵەوەش ئاسوودەکەرۆ هەم وەراوەرەکەیش زانە پاسە نەزانی وەراوەرەکەیش مەزانۆ فرە و کاتی بۆ ئینسان بۆ بە عەبد و ئیحسانێەوە معنەوی چونکە زانە وەرانوەرەکەش ئی عەیبەشە زانا و چەمپۆشی ژۆ نەکرد عەفوەش کرد هەوڵمۆ نەکەرۆشۆ پۆچی فەرماوە غەزالی فەرماوە جا ئەمر بە معروف و نەهی عەنی المونکەری نەماچوو ئەگەر یۆڵ دی وێش شارێەوە گوناهکەرێ ئەمرش بە معروف و نەهی منکەر وە نەمەکەرە چکانە وێش زانۆ خراپە پۆچی وێش شارەوە وازش شەنە بارە بەشکم خوا سەترش کەرە و عەفوەش کرد خواهیان داوا وەنە کەرمێ ئی صیفەتە بەرزەی دلێ ئی میلەت و ئێمە نەزیاڵ کەرە بەزەی و ڕەحمەت مجەمل مارە وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.